سڵاو فایزێ فاتحیم لە سنەوە هاتکەم متەوەلدی 1990 حدودی 15 ساڵەکە کاری شێوەکاری دەکەم. ئەم نمایشگام پێشانگای کە لە ئەم موزەخانەی سلێمانی دامنیاگە فرەتر تراژدی کە لە اتفاقگەلێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەکە فێ هەموو وڵاتێەوە ئەو وەزیفەی ئەو هونەرمەندانە لە قباڵ ئەو توا ئەو مۆزوع کە هەست لەسەر تواو دنیاوەسەکە متعهد بن بەو مۆزوعانە، یانێ بە ئاسایی ڕەت نەوەندای ئەو اتفاقگەلێکە بۆ مرۆڤەکە فێت.